وقتی پازده نمیاد خلاص کرد ولا عفوا ترجع هذه خلاص لا قصة پازده رشو هيثم الله ضميتم أنا بسايد اليوم بس تقول سكتيا ميدك يعني وها بسكتيا قال لك دير الرشوف والله زمان الرشوف والله قبل خوي ذاك والله تاثير هو بالنسبة أما هندق ياري آسان من لا خودك لا تزدا بلا مرة من تبقى كيما باش ياري كردو ولا مو توبي بي هم اشتشيلة تصور نكراوا تبقى كيما براسي استايلي نايب بو بلا توفيق بون الله خداي قولي الحمد لله زور شكر بيروز باج لهر سال يعني ذا كم كبوين النايب تستيا خوجي بيروز يابي خۆتان زانین کە فرقە سەرکەوێت دیارە تبی لە یاریزانی بەدیلەکەیت و یاری پێکەیتەوە هەم ستار بوونەوەیەتی بەگەشتکە ئێمە سۆگەرمان کردبوو گرنگەوەیە ئەم ساڵتوانیمان بە پێکاتێکی ناوخۆیی بتوانین بگەین بە خولی نایەبی کوردستان پیرۆزبایی لە شاری سلێمانی و هاندەرانی یانەی بابان و یانەی بابانی خۆشەویست و بە ئیدارە و ئەو ستافە بە کاملی بە یاریزانانەوە دەستخۆشی لە هەمویانەکەم سوپاسی و کەسانە شەین کە هاوکاری تیپەکەمون ئەو دیانانەشی کە یاریگاکان یانێ ئاپێمانێمە یاریگامان نەبووچین لە یاریگاکانی کە یاریمانەکرد و هەم لەگەڵەوە بە پێکاتەیەکی ناوخۆیەوە جێ دەستخۆشیە بۆ یانەی بابان و ئینشاڵڵا لە خولی نایەبە یەکەم ساڵێت بۆ ساڵی داهاتوو بتوانێت ئەنجامێکی گونجاو ئەنجامێکی باشتر بەدەستێنێمە طموحمان ئەم ساڵ ئەوە بوو لە بیدایەتە لە چوار فێرقەی ئەوڵ دەربچین دوورکەوینەوە سپاس بۆخوا گەیشتین بە ئامانجی خۆمان دواتر پیلارمان دا ڕژ بۆ سەرکەوتن.